بەڵێ هێوی سڵاتەن لەبێت نیێڕۆتان باش ینی ئەم باڵێن کێشەیە ماوەیەکە هەیە ئەسڵەن لە سەرەتای ساڵەوە ڕۆبەڕووی وەزارەتی پەروەردە و سەرجەم وەزارەتەکان دیکە بووتەوە بەڵام بۆ وەزارەتی پەروەردە کاریگەریی زۆرتری هەبوو دوای ئەوەی لە سەرەتای ساڵەوە باڵێن خانەنشین بوون دەست پێ کردووە ژمارەی زۆر لە مامۆستایان لە کارمەندانی وەزارەتی پەروەردە بە دیاریکراوی مامۆستایان خانەنشین بوونە کاریگەری لەسەر ناوەندەکانی خوێندن کردووە کاریگەری جێهێشتووە بۆی وەزارەتی پەروەردە ئێستا ئامادەکاری دەکات بۆ دەستپێکی نوێی ساڵی خوێندن ئامادەکاریەکانش ئەوەیە بۆ ڕێخستنی میلاکاتی مامۆستایانە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لەگەڵ ئەوەشدا چاوەڕ دەکرێت ژمارەیەکی زۆر زیاتر بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی خوێندکاری زیاتر وەربگیر لە ناوەندەکانی خوێندن بۆی لە ئێستاوە وەکو بەراورد بە ساڵانی پێشووتر ئەمسا زووتر ئامادەکاریەکانی دەست پێ کردووە لەسەر ئامادەکاریەکانی ئەو ئاستەنگانی دێتە بەردەم وەزارەتی پەروەردە و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەن لە بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی پەروەردە بەڕێوەبەری گشتی خوێندنی باڵێن فێرکردنی ئامادەیی و پیشەوی لەگەڵ مامۆستا ئەحمەدگل زانیاری زیاترمان لەسەر ئەو کێشانە پێدات مامۆستا سڵاو لێ بێت سوپاس بۆ دەرفەتە پێمان بڵێ ئامادەکاریتان کردووە بۆ ساڵی نوێی خوێندن ئەو کێشانەی و گرفتانەی ڕوبەڕووتان دەبێتەوە چین و چۆن چارەسەری دەکەن زۆر سپاس بەخێربێ سەرچاو بەتاکید دیارە وەزارەتی تەربیە بە پێی پلانی خۆی ساڵانە بەر لەوەی کە دەوام دەست پێ بکاتەوە یاخود دەتوانین برێن هەر لە دوای تەواوبوونی ساڵی خوێندن بۆ ئەوەی پێشوەی ساڵی نوێی خوێندن دەست پێ بکاتەوە خۆ ئامادە باش خۆی دەکاتن بۆ ئەو ساڵش بەتاکید ماوەک پێشستا کۆبنەوەی فراوانی وەزارەت کراوە و بەڕێوەبەری پەروەردەکانیش بەشدار بوون ئەوجارە و یەکەی سەرپەرشتیاری مدیری سەرپەرشتیاریش بەشداری کرایە بۆی کۆبنەوەکە بەڕاشکاوی زۆر ئەو بابەتانی بۆ قسەی لەسەر بکرێتن قسەی لەسەر کراوە ئەو گرفتانی جەنابەت باسی کرد قسەمان لەسەر کردبوون مونە مەسەلەی وەکو باس کرد خانەنشینی بەڵێ بۆ ئێمە گرفت بچووکە لە کاتێکی دیاریکرا و ڕقەمێکی زۆر لە لای مامۆستایانی ئێمە خانەنشین بوونە و بۆ ئەو ساڵیش بەداخەوە تاکو ئێستا کە هیچ ئاسۆیەک دەرنەکەوتۆ بتوانین مامۆستای تازە دامەزرێنین هەموو ئەوانە پێویستی بۆ دەبی ورتر باشتر ئیشی لەسەر بکرێتن لەسەرەوە ئێمە ڕێخستنی میلاشی مامۆستایانمان بە شێوەیەکی گشتی مناقەشە کرد و ڕێکارمان پێدەرکردووە ڕێکارەکە گەشتۆتە لای هەموو پەروەردەکان و هەموو پەروەردەکان ئەرچیان بۆ دیاری کراوە کە چۆن ڕێخستنی میلاشی مامۆستایانی خۆیان دەکەن لە چوارچێوەی قەزاکەدا ئەوە یەکێکە لە هەنگاوە گرنگەکان کە دەبێت پەروەردەکان پێی ئیلتیزامی کولی پێوە بکەن و ماوەی دیاریکراویشان بۆ دانراوە ینی بۆ نمونە دەبێت لە پازدەی ئابیشاڵە دەبی هەموو کێشەکانی خۆیان چارەسەر کردبی ئەگەر هەیەنبی وەشایەکانی خۆیان پڕ کردبییتەوە ئەگەر پێویستێکیان کرد فۆرمێکی بەرزی دەکەنەوە لە وەزارەت چارەسەریان بۆ دەدۆزرێتەوە و هەروەها وەزارەت بۆ ئەو بابەتە بیری لەوەش کردوێتەوە ینی مەسەلەی چکەما مامۆستا حەقی مۆڵەتیشی هەیە هەم مۆڵەتی بێموچە هەم مۆڵەتی خوێندن بۆ ئەوانش پلان هەبووە و ڕێکار هەبووە ڕێکارمان دابەزاندووە کە چۆنیەتی ئەوانەی کە داوای مۆڵەت دەکەن چۆن مۆڵەت وەرگرن واتە مۆڵەتی بێموچە لە کاتێک وەریگرن چێشموری دەکە ئەوش ڕێکار هەبووە ڕێکارەکان دابەزیوە باسی خانەنشینبوونی مامۆستایان بۆ بکە ئەگەر باسوولۆ بکەی لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا کە قسە دەکەین چەند هەزار مامۆستا لە ناوەندەکانی خوێندن خانەنشین بوونە کوێ شوێنی ئەوانە دەگرێتەوە کە کێشەی میلاکتان بۆ دروست دەبێت چۆن جێگرەوەیان بۆ دەستنیشان دەکەن دیارۆکو باسم کرد یەکێک لە خۆ ئامادەکردنەکانی ئەو ساڵ ئەو بابەتە هەبووە ڕقەمەشی دیاریکرا بیست دەستا لەو دەمەێت دەچمێ بەس بەتاکی لە سەری 6,000 مامۆستا لەلای ئێمە خانەنشین بووە شوێنگرتنەوەیان ئیشمان لەسەر کردووە ئێمە لە سەبنەمای قەزا پەیوەندیمان کردووە هەر قەزایەک کێشەی خۆی بە خۆی چارەسەرکاتن واتە ئەو بۆشایانی هەیە لە ڕێگای ئەو مامۆستانێک کە زیادن لە میلاک بەپێی ئەو بەشەوانەی کە مامۆستا بۆی دیاریکراوە دەبێت چارێ بکاتن ینی بۆ نمونە بەپێی یاسا مامۆستا دەبی 24 بەشە دەرسی هەبێتن لە هەفتەیەکدا لەسەر ئەو بنەمایە بەپێی پێویستی مامۆستا لە مەکتەبێک دیاری دەکرێتن ئەگەر لە مەکتەبی دوو زیاتر بوو زیادەکە دەبێتێنەر وەکو باسم کرد ئەگەر لە سەروی پەروەردەکەش ینی هێشتان پێویستیان بە مامۆستا هەبوو نەیانتوانی چارەسەری کێشەکەی خۆیان بکەن بەتاکید ئێمە وەزارەت غەمی ئەوە دەخۆین و چارەسەریان بۆ بدۆزینەوە مامۆستاگرێ بەس دادەمەزرێنن یان خۆبەخش دەبیت چۆنە ینی زارێ ناتوانانی قسەی بکەم چکە هەست دەکەین دڵنیای گرفت نایەتەوە زارە لەبەرەوەی دەتوانن لە قەزاکەن چارەسەری کێشی خۆیان بکەن بەڵێ ڕێگای میلاکاتەوە باش تەنزیم بکرێتن پێم وای کێشیان نابێت مامۆستا کۆتا پرسیار ینی ئەو باسی مامۆستا و خانەنشین و پرۆسی خوێندنمان کرد ئەی خوێندکاران لە ساڵی نوێی خوێندن یەکپۆشی چۆن جێبەجێ دەکرێت هەمان ڕەنگ و ستایلەیان
گۆڕانکاری دەکرێت لە جلوبەرشی قوتابیان خوێندکاران بەڵێوەڵا لەسەر وەرگرتنی تەڵەبە نقلی تەڵەبە لەسەر ئەوژ ڕێکاری تایبەت دابەزێنراوە گەشتۆتە هەموو پەروەردەکان بەڵام بەڕاستی لەسەر ڕێکپۆشی شتێک نەگوتراوە هەروەکو ساڵانی پێشوو دەبیتن جیاوازێک نابێتن بزانەکان سپاسان دەکەم بەڵێ هێوی وەک میوانەکەم ئاماژەی بەوەدا ئامادەکاریەکانی لێ ئێستاوە دەست پێ کردووە بەتای دو ئەوی گرفت بۆ ساڵ نوێی خوێندن لە ناوەندەکانی خوێندن دروست نەبێت ئەوە دەستان کردەوە بە ڕێخستنەوەی میلاک لە سەرجەم شار و قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستان